ڕێکخراوێکە لە ئەساسدا لە سەر ئاستی هەموو کوردستان بە شکلێکی شبه جەبەوی دروستبووە دائما ناوێکی نیشتیمانی ئارایی مختلف هەبووە و حڕیەتی تعبیر لەو ڕێیانە هەر هەبووە کەس مەمنوع نەبووە لە ناوێشتی قسە فەرقی یەکێتی لەگەڵ حیزبەکەوەیە اختلافاتانەی کە ناوێکێتی هەبووە دائما بۆ بە عاملی قووەت لە ناوێکی نیشتیمانی ئەوەی ئێستاش دەبێتە عاملی قسە دەکەم لە ماوەیەکی کورد ئێمە دەتوانین تەطبیقی ئەو مەشاکلانە بکەین و هەروەها هەموو لایەک جبکەن بۆ چارەکی مەشاکلان ئەوەی کە لە چەند ڕۆژی ڕابرد لەسەر مەسەلەی نامێک هێرۆخان نردووی بۆ بەغدا پێم وایە هەندێک قەنەواتی دەنگ ناساس بە شێوەیەکی زۆر دژمنکارانە مەوزوعەکە دەکەن پێم وایە غەڵەتێکی گەورە دەکەن چونکە ئەو نامەیە ڕۆشتوڵێ نەفتی کەرکووک لە ڕابردوودا کە حکوومەتی عێراقی زمانی سەدام حوسێن دەیفرۆشت بەشی کەرکووک نەدەدرا هیچی لە کەرکووک سەر نەدەکرد لەو ماوەی دواییش کە دەفرۆشرێ دیسان هیچ بەبەرچی کەرکووک ناکەوێت باشە ئەگەر کەرکووک قودسی کوردستانە یا کەرکووک دڵی کوردستانە دەبی کەرکووک جادەکانی پاک بێ ئاوەتان بکرێت ئەحتیمامی پێ بدرێت ئەگەر هیچ کەرکووک پارێ نەبی چۆن ئەحتیمامی پێ بدرێت بۆیە من تەسەور دەکەم دەبێت خەڵک حەقەتێک بزانێ ئەو نامێ هێرۆخان تەنها ئەوەیە نەفتی کە تەزدید دەکرێت پێویستە لە خزمەت کەرکووکیەکان بێ خۆل نەفتی کەرکووک جارێ 300,000 بەرمیلێمی کوردستان دەیفرۆشی لە ئاوانە و لەنا ئەوە بەحث ناکە ئەوەی کە مناقەشە هەیە ئەو 150,000 میلەیە لە ماوەی دوایە هەوڵ لە دەرێ بفرۆشرێ ئەو 150,000 میلە بفرۆشرێ بەبێ یارمەتیدنی خەڵکی کەرکووک ممکن نییە و ئەوە تەنها پەرێ بۆ ڕەشوڕوتی کەرکووک و ئەو کەسانی کە پێیان ناخشە بەس بە شعارات پێیان وایە کەرکووک گرنگە دەبی ئێستا بیر بکەنەوە کەرکووک گرنگە وەکووک مەسرەفیە کەربی ئەودا ئەوە بۆی باسی هین نەکەن جەرابلوس نەکەن بۆی باش هاتنی جێشی تورکی نەکەن بۆ ناو لێدانی کوردەکانی سووریا بۆی با هەڵوێستی تورکیا نەکرد بەرامبەرەکان لە هەرچەیە خۆیان مەشغول کردێ بۆ وەزعی ناوێکی نیشتیمانی ئەوەی ناوێژ نیشتیمانی نە حەربی عالەمیە نە جێشی تورکیە اختلافاتە لە ناوێژ نیشتیمانی وەکو هەمیشار هەبووە دوران فیستیڤالا سینەمایی لە دهوکێ بۆ لەبوونا هەژمارێک ئابەرپرسên حکومی و حزبی و پشتی چەند پەیڤێک هاتینە پێشکەشکردن فیلمێ ڕەشە بە هاتە نمایشکردن